بەڵێنی ئەوە درا کە هەفتانە 200 میلیارد دیناری 200 میلیۆن دیناری بۆ تەرخان کرێت و ئەو 200 میلیۆنی بۆ تەرخان کرا و هەفتانە ئەدرا بە بەڵێندەر کە توانرا بەڵێندەر جوڵەی شکە بکاتەوە لە ناو پرۆژەکەیە، بەڵام بەداخەوە لە ئێستاە ئەو پارێش خەرج ناکرێت بۆ بەڵێندەر و بەڵێندەر لە بەرواریەکی دووە پرۆژەکەی ڕاگرتووە. ئەم پرۆژەیەکی استراتیژیە و زۆرە گرنگە چونکە ناوچە گەرمیان بە سلێمانیەوە بەستێتەوە و ڕێگەی چەند مەرزێکی نێودەوڵەتیشی لەسرە، ڕێگەیەکی بازرگانیە، ڕێگەیەکی قەرەباڵغە بۆ خەڵک. ئێمە چەند جار بە نووسرا وەزارەتی خۆمان و هەروەها داواشمان لە بانکی ئاڵای هەرێم کردووە لە سلێمانی کە بتوانن پارەی پێویست بۆ پرۆژەکە تەرخانکەن و هەروەها داواشمان لە وەزارەتی خۆمان کردووە کە اعتیماد نەکرێتە سەر داهاتی ناوخۆی سلێمانی بەڵکو هەوڵ بدرێ بودجەیەکی سیادی لە ئەنجومەنی وەزیران و بۆ تەرخان کرێت بۆ ئەم پرۆژەی لەوە زیاتر تاخیر نەبێت و ئەگەر ئەو پارە پێویستی بۆ تەرخان کرێت ئێمە دەتوانین بەڵێن بین کە لە ماوەی کەمتر لە ساڵ و نیوەکە ئەو پرۆژەیە بە کۆتایی بگەێنین.